ڕۆمان گەشتێکی زۆر خۆشونایابە بۆ یاڵانقۆزە لەگە برادرانە کۆبووینەتەوە کە کاتژمێر پێنجی ڕێگی شەڵات دەرسی دەست خۆشکە عەلیان گەیشت. سڵاتان لەبێت، سڵاتان لەبێت، سڵاتان لەبێت. گەشتی ئەمڕۆمان وەکو کە عەلی باسی بۆ گوندەجوانەکەی یاڵانقۆزە. لەگەڵمان من تا گەینە شوێنی مەبەست و کەم کەم لە خزمەتان هەبووم و دیمەنەکان تاوا خۆی بۆ گوازمان. ئێمە حالەن گەشتین بە لای پردەکەی خەسرە و خاڵ. ڕاستی لە بووە 5:30 لای ماوە سەڵاحمان بووینە لە ڕاپەڕین، بەڵام کاگوڕاکمانەیە کەمە مەحتەر بووم، کەمێ چاوەڕێم کرد. زۆر گرنگە کاتێک کە گەشتەکەی پابەندی کاتی لەبەرەوەی گەشتی دوور پێویستەکە کاتێکی تەواوی بۆ تەرخان بکەیت نەک دواتەی. بەرحاڵ تەمان شوێنەکە زۆر ترسناکە، کەمێ وەستام تا کەمێ دیمەنی ئێرەدا بۆ گۆزمەوە. ئەوش بەیانیان شارە تەبعان ئەوە لێرەیە ئەگەر ڕۆژ بێ بۆ نمونە زۆر زەحمە دەتوانین لێرە ڕێکەی لەبەرەوەی زۆر مەحکومتیدارەوەم شتانەیە، بۆیە بێ زۆر ئاگاداری خۆت بیت. ئێرەش زانکۆی سلێمانیە، هەردوو ماوە معلوماتی جەنابتان ئاگاداری بن. گەشتکردن بە پاسکیلەوە هەرشێکی قورس نییە لەسەر تاگەکان، هەم تەندروست هەم ژینگەی هەم دەرونی ئەمانە هەمووی پاسکیلسواریە کاریگەری خۆی هەیە لەسەر کەستەکان. خیلی دقیق کاری.
واسه بلا بقى ئێمە لێرە ڕاستی بەیانی هاتین چەمەدان ماخوار ناخواردنیش هەر بەشێکە لەوەی کە چالاکیەکانمان ئەنجام بدەین ئیتر لێرەوە دەستمان کردوانێ بە ڕۆشتنەوە شتانە ئینشاڵڵا خوای گەورەمان پارێزێ بە تەمای تایاڵانقۆز نەوەسین بس ما تزك واقم شاكم تزك ستام وكم ومشكانه شاهدة فيلم دیمەنەکان هەندە جوانە پێ حەزەکە لە کولی جارێکە ڕەسمێکی خۆی بگرێت لەگەڵ ما بن تا گوندەکەی منی کوژێنمانێ قوتابخانە گردەبۆرە لێرەوە ڕێن بەرەو یاڵانقۆز لەگەڵمان بمێنەوە جەمە ساڵانی زوو 2016 و 2014 کە هاتین بەهارێ بوو لێرە سەیرانمان کردووە و ئێستا نسیبمان هاتێەوە ئێرە بە پاسکیل خوای گەورە لەشمان ساقی ئینشەڵڵا بەردەوامە بین گەیشت براکەم سلام علیکم ببینیم قازانە چەند جوانە سلام السلام عليكم ما شاء الله ملك زور جوان جوانية السلام عليكم. ما عندنا والله برامي انا طاف هذا جرينجانو كان شرونو كان عندي جرامة
برای مواقع نشاخ برای جنیم لقولی راست و روشن ها لشب و روشن برای جن هر بل سرو مزگاتی و تو هر ناکیت که کوه فرع جیت نوانه اجی نشونی مباست موردو دوان دیگه بینه لشون جوانەکەی شوێنە جوانەکانی یاڵانقۆز کەم کەم دیمەنەکان داوە خۆی بۆ گوازەوانی ئەو گوڵەی مەشهوری گەشت عالەم بکوایە چۆنی باشی حەزر لە پاسکیل هەیە کوردی عەرەب کوردی زانی جان چۆن دەبێ فکرێت نەبێ تیرێت لە جارگم کاریە ئەو دەمەی بوومە نیشانەی تیری تۆ یادت بەخێر بای شەماڵ بیدە بەدەستە و دولبەرە هاوارێم مەڵحەمێکم ئێمە گەیشتینە ئەو نوختەیە کە قەرار بوو بگەین ئەمەش گەشتی ئەمڕۆمان بۆ تەبعاً مەحاڵ نییە پاسکیل لێ خوڕین ئەوە مەحاڵەکە بیری لێ ناکەیتوانە بۆیە گرنگە ئێمە پاسکیل لێ خوڕین و بکەین بە کەلتور ئەتوانین تا ناو شاخەکەش بڕۆین بۆ زانیاریتان بەس ئێمە ناڕۆین لێرەوە وەردەوە دەبەڕاکەینەوە بەرەو شار لەگەڵمان بێنەوە تا کۆتایی گەشتەکە جێک ڕسماگەر کاکە دەروین گیان باتر بڕۆین ها؟ لێرە کۆتاییمان بە گەشتەکەی ئەم ڕۆژانە هیوادارین بەدڵتان بگێتەوە خۆی گەورەتان سپەرین خۆی گەورە ئاگاداری هەموو لایەکمان بێ ئێوەشە ئینشەڵڵا